مامۆستا من دەم هەوێ یعنی سەرەتا باسی ئەوەت بۆ بکەم، یعنی من سوێن دەخۆم کوردستان بە توڵی عومری بە مێژووی کوردایەتی لە ڕۆژگاری ئەوڕۆ خراپتر و پیستری بەسەر نەهاتووە. یعنی مامۆستا ئەتوو بۆ خۆت وەکو دەبینی ئەوەندەی کە یعنی شاید حاڵی ئەو میلەتەی مامۆستا لە وەزعێکداین، یعنی ئیتر بەس بێ، یعنی زیندانەکانی سەید نایە هەر بەقەت ئەو میلەتی کوردەی تەعزیب نەفسی دراون و ئەشکەنجە دراون. یعنی مامۆستا من بەس دەم هەوێ بە کورتی ئەوەی بڵێم، تو دەبینی موچەت نییە، ئاود نییە، کارەباد نییە، تاعینات مامۆستا بڕوا دەکەی 700,000 گەنج لەو وڵاتەدا کە ئەمن بۆ خۆم یەکێکم لەوانە تاعینات نییە، یعنی تاعینات لە مێشکی ئێمەدا سڕاوەتەوە. هەموو ئەمانەش بەلایە مامۆستا سەخی، یعنی بەداخەوە مەعەلئەسەف ئەو قسەیەی دەکەم، یعنی مەزلومترین چینی ئەو کۆمەڵگایە بریتێ لە چینی مامۆستا و فەرمانبەر. مامۆستا واز لەمەش بێنە، ئەمن بۆ خۆم گلەی لە حیزبە ئەلمانیەکان ناکەم. مامۆستا دەزانی بۆچی؟ ئەو حیزبێکی ئەلمانیە، ئەو دەڵێ بابە من کافرم، من بڕوام بە قورعانەکەی تۆ نییە. حورمەتم بۆ جەنابت مامۆستای بەڕێزۆ بۆ بە ڕێزانەی لە لایڤەکەی داهەن. ئەو دەڵێ من لەش فرۆش دەکەم بە ڕەمزی وڵاتەکەم، و بۆ خۆت دەبینی کە مۆدێلەکانی ئەو وڵاتە، ئافرەتە لەش فرۆشەکانی ئەو وڵاتە چەنە قەدر و قیمەتیان هەیە لە وڵاتەیدا. یعنی بەس بڕۆ ببە بە گۆرانی بێژ، ببە بە ڕاقیسە، باشترین پێگەت دەبێت لە وڵاتەیدا. ئەمن گلەی لە ئەلمانیەت ناکەم مامۆستا، ئەو بڕاوەتەوە، من ئەوم داوەتە دەستی خوا. مامۆستا ئەو ئەزانی ئەمانە وەکو کێوان خوای گەورە ئەها دەفەرمێ ختم الله على قلوبهم، ئەمانە ختم بەسەر دڵیان نەهاتۆ، باواز لەمە بێنین. مامۆستا دەزانی من گلەی یەکەم لەکێیە؟ تو خوا با قسەکانم نەستن بگا بە هەردوو حیزب کۆمەڵ و یەکگرتوو. مامۆستا زۆر بێزارم لێیان. مامۆستا تۆ تەماشاکە سەوتی 500,000 خەڵکی ئەو وڵاتەی دەبەن بە ناوەی لا ئیلاهە ئیلەڵڵاوە، بە تۆ دەڵێ وەرە دەنگ بە یەکێتی و پارتی مەدە، دەنگ بە من بدە، ئاڵای لا ئیلاهە ئیلەڵڵا مەهێڵە بکەوێ. باشە مامۆستا ئەمن لە تو دەپرسم، ئەمن فەرموو ئەوە من ناچم بم بە وەلا ئوبەرای خۆم بۆ یەکێتی و پارتی دەرنابڕم، دەڵێم دەچم دەنگ بە کۆمەڵ و یەکگرتووی دەدەم. مامۆستا لەو سەرۆ چی بۆ من دەکا؟ مامۆستا یەک ڕۆژێکم پێ بڵێ مامۆستا عەلی باپیر لەگەڵ خۆپیشاندەرانە چوو بێتە سەرجادە داوای مافی ئەو میلەتەی کردبێ. مامۆستا ئەمە بەخۆشی ئەڵێ مسڵمان، ئاخر مامۆستا من هانای دڵم بۆ شێ ببەم؟ مامۆستا من چی بە سەلاحەدین بەهادینی یەکگرتوو بڵێم کە ڕۆژێ لە ڕۆژان لەسەر مافی ئەو میلەتەی بەدەنگ نایە؟ مامۆستا بۆ خۆت ئاگاداری لەم چەند ڕۆژەی سەری ساڵدا چ مەلهایەک لە زاخۆدا بەرپاکرا بزانێ یەک حیزبی ئیسلامی ورتەی لێوە هات؟ مامۆستا ئەمەوێ نەسڵێن پێیان بگە واللهی مامۆستا عەلی باپیر و کاک سەلاحەدین بەهادین قەسەم بەخوا چارەنووس و قیامەتتان هاوشێوەی مەسر و بەرزانی و قوبات تاڵەبانی دەبێ، لەبەرەوەی ئێوە بەناوەی خواوە دێن دەنگی خەڵکی دەبەن و دوایش لەسەر هیچ کەسێکیان نایانە جواب. مامۆستا تۆ سەیری ئەو وڵاتەی بکە، گەنج نەموچەی هەیە، نەتاعیناتی هەیە، نەئاوی هەیە، نەکارەبای هەیە، یعنی ئەوەی کە ژیان خوا داینابێ لە کوردستاندا نەمایە. ئەتوو حیزبی ئیسلامی کەی بەدەنگ دەی؟ ئەی هاوار کەی ئەم ئاڵای لا ئیلاهە ئیلەڵڵا بەرز دەکەیەوە؟ مامۆستا سەیری کوڕ و کچیان بکە هەمووی لۆزەنەر دڵێ نایە سەیری جل و بەرگ و سەیارە و خان و vێلایان بکەی. مامۆستا بەس بزانم ئەمانە. مامۆستا من لە تو دەپرسم، مامۆستا عەلی باپیر بەنیازە لە قیامەتدا خوای گەورە لێپرسینەوەی لێ کرد تەفسیرەکەی هەڵبگرێ و بڵێ خوا من ئەمەم بۆ تۆ کرد؟ قەسەم بەخوا مامۆستا تۆ شاهێد بۆ هەموو ئەوانەش کە لەو لایڤەیدا هەن. من سوێن دەخۆم مامۆستا عەلی باپیر قیامەتی لە مەسرور بەرزانی پیستر دەبێ، لەبەرەوەی ئەو بەناوەی خواوە ئەیکات و بەڵام درۆژ لەگەڵ خەڵکیدا دەکە. مامۆستا من دڵنیام تۆ لەو وڵاتەیدا بوویتایە یان خۆت دەدا بە شەهیدکردندا یان تەقەبولی ئەو وەزعەت نەدەکرد. یعنی مامۆستا من بەس لێرەوە یەک پەیامێکیان بۆ نێرم و با کاتی جەنابی شتۆ بە ڕێزانەش زۆر نەگرم. یەک داوایەکم لێیان هەیە، ڕجاتان لێ یەکەم حیزبە ئیسلامیەکان بەسە بە دەنگ گۆرن. بابەجیان مامۆستا عەلی باپیر
50 پیاوی پیاوانەی حیزبەکەت کۆ بکەوە بچۆرە لای مەسرور بەرزانی پێی بڵێ بابە من لەسەر کورسی بەدەنگ نەهاتووم من دەم هەوێ پێت بڵێم وەزعی ئەو وڵاتی چاک دەکەی چاکیکە چاکی ناکەی بابە من وەکو قەدیم سەردەمی بزوتنەوە چەک هەڵدەگرمەوە بەسە ئیتر ئەو میلەتە هەتاکەی بڕەتێنیت مامەسا لەم هەڵبژاردنەیدا چەند کورسیە کەمیان هێناوە بڕۆ ئەوە تا بایکۆتی پەرلەمانیان کردووە ئەم میلەتە لەوەتەی هەیە ئەڕەتێنرێ بە حەیاتی هەڵناسن بایکۆت بکەن و بە حەیاتی هەڵناسن دژی سەرۆک بوەستنەوە بەڵام ڕجام وایە لەو بە ڕێزانی ڕێکۆرد دەکەن قسەکان